بناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان لە هەر شوێنێک سڵاو ئاشتی پەروەردگارتان لەسەر بێ داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبول ببێت و ئینشاءالله ڕۆژی ئەو ڕۆژەتان قبول ببێ ئینشاءالله. دەوری ئەو ڕۆمان بەڕێزان بابەتی نزاکردن و پاڕانەوەیە. بزانین پاڕانەوە فەزل و گەورەیەکەی چەندە و فێر ببین ئاداب و ڕەوشتەکانی پاڕانەوە چین و بزانین ئەم وەقت و کات و ساتانە کامانن کەوە پێویستە بەندە لە بەرامبەر زاتی پەروەردیگار بپاڕێتەوە. بۆ ئەم تەوەرە و ئەم مەبەستە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەزات بەرسیرینیمان کردووە. دەنێ مامۆستای خوا بەخێر بێ. لە خۆشی ناوژین مامۆستا بەڕێ ڕێزدارن لە خۆشیدا. خی گەورە سەلامەت بکە ئینشاءالله. زانای مامۆستا گەر بێت و بە ناسینی بابەتەکە دەست پێ بکەین. دوعاکردن مامۆستا واتای چییە و فەزل و گەورەی دوعاکردن لە چێن دەردا زانای مامۆستا؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين وبعد. سرتا دەستخۆشی لە بەڕێزت ئەەکەم و دەستخۆشی لە ستافی ئەم کەناڵە ئەەکەم کەوە ئەم پەیامە جوهانانە ئەگەینیتن بە مسلمانان لە هەر شوێنێک بن بە تایبەت لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا خوازای بەخێرتان بداتەوە مامۆستای بەڕێز. مامۆستای بەڕێز ئەگەر بێت و باسی نزاکردن بکەین، نزاکردن واتە یا بڵێن بە کوردیەکەی عەرەبیەکەی کە بڵێن وەکو ئەمە ئیسلاحی دوعا بەکاردەینین طبعا دەربڕینی بێچارەیی و بێمەفەری لە حزور رب العالمین جل وعلا. ینی خوای گەورە جل وعلا ینی پێخۆشە عەبد و بەندە لە خوای گەورە بپاڕێتەوە. دەربڕینی حاجات، دەربڕینی ینی ئەو شتانێک کە ئەتۆ مەبەستە دەرئەبڕی بەرامبەر کەسێکەوە کەوا دروستکەری تۆ، دروستکەری منە، دروستکەری ئەو هەموو مەخلوقاتەیە. ئەگەر تەماشای فەرمایشتی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ دوعاکردن سیلاح و چەکی ئینسانی بڕوادارە. کەواتە بەکارهێنانی دوعا شتێکە نابێ بە دەربێتن لە ئینسانی بڕواداردا. ئەگەر باشی تەماشای گرنگی و فەزل و گەورەی دوعاکردن بکەین، دوعاکردن لە ڕوانگەی قورئانی پیرۆزدا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمی بسم الله الرحمن الرحیم قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم. بزانە خوای گەورە جل وعلا فەرمێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خەڵکی ڕابگەینەکەوە یعنی ئەگەر بێت و ئێوە واتە دوعا نەکەن خوای گەورە هیچ بایەخی و گرنگیتان پێ نادا، گرنگی و بایەخیتان پێ نادا. دوعاکردن بەڕاستی پێغەمبەری پایدار سەڵات و سەلامی ڕۆژ دەفەرمێتن الدعاء هو العبادة. دوعاکردن عیبادەتە. کاتێک هەر مسلمانێک لە هەر شوێنێک لە هەر کاتێک دوعاءەکە ئەو عیبادەتە. پێغەمبەر فەرمێ الدعاء مخ العبادة. دوعاکردن کڕۆکی عیبادەتکردنە. کەواتە بە هەموو شێوەیەک دوعاکردن شتێکە بەڕاستی ئینسان ڕێزێکی خوای گەورەیە، ڕێزێکی خوای گەورە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم دەفەرمێتن هیچ شتێک ڕێزاتر نییە لە حزور خوای گەورە لە دوعاکردن، لەوەی کەوا ئینسان بپاڕێتەوە لە حزور خوای تبارەک وتعالى. ئیدی بە تایبەت لە مانجی ڕەمەزانی پیرۆز، ئێمە لە مانجی ڕەمەزانی پیرۆزداینا ئەو مانگە بەڕاستی یەک لە فەخرەکانی چییە؟ مانجی دوعاکردنە، لەوەی کەوا ئینسان بپاڕێت لە حزور خوای تبارەک وتعالى لەو تەنجیە و لەو ناخۆشیە و لەو کەئابەتە و لەو نیازەی کەوا لەوانە هەندێک شتێک بتوانی بوترێ، هەندێک ناتوانی بوترێتن، ئینسان عەرزی خوای تبارەک وتعالى ئاکاتن. بەڕێز زانای مامۆستا باسی یعنی ناوڕۆشی دوعاکردنت کرد کە فەرمووت دوعا مخ العبادەتە. یعنی مامۆستا لەو قسەی جەنابەت کە ئەو فەرموودەیت باس کرد وا تێگەیشتین کە پێویستە هەر عیبادەتێک بکرێت یعنی بەنیازی دوعاکردن بی، هەتا نوێشکردنە، ڕۆژیکردنە. مامۆستا یعنی تقریبا هەموو شتێک ینی داخلە بی، یعنی هەر عیبادەت داخلی دوعا بی یان نە مامۆستا؟ بەڵێ. طبعا قەزەی دوعاکردن مثلا قەزەی بەتوانین بڵێن بابەتێکی لەوانەیە هەندێک زار مثلا ئەوە تربیتن. مثلا ئێستا لە یەک لە فەخرەکانی دوعاکردن ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێتن کەوە ئەقرب العبد ما يكون من ربه وهو ساجد. زیکترین کاتێک ئینسان کە لە سجدە واتە لە نوێژدایە ئەفەرمێ فأكثروا فيها الدعاء. دەفەرمێ ئێوە زۆر دوعای تێدا بکەن. کەواتە لە ناو نوێژیش دوعاکردن هەیە. بە تایبەت نزیکترین کاتێک ئەو کاتێککە ئینسان لە سزەدا لە حزور خوای تبارەک وتعالەدا لەبەر خوای تبارەک وتعالە ئەپارێتەوە. کەواتە بە هەر سوورەتێک بە هەر شێوازێک ئینسان ئیتیزایدا دەربڕینی ئەو شتێکە مەبەستە کە دەری ئەبڕی وەکو دەربڕین لە حزور خوای تبارەک وتعالە شتێکی زۆر زۆر گەورە و پیرۆزە. طبعا مامۆستای بەڕێز قەزیەی ئەو فەقرەی بەڕاستی زۆر زۆرم پێ گرینگە. لەبەر چش گرینگە؟ گرنگیەکەی ئەوەیە کە ئەو ڕۆکە
ئێمە هەموو کاتێک پێویستیمان بە ئەوەی هەیەکەوە یعنی لە حزور خوای گەورە خۆمان پێش ینی شێوێکی سەحی و ئاسایی نەبیتن مثلەن کەسێک گەر هاتوو مثلەن هەبە ڕۆژی ئەبیتەوە و یاخود هەر نوێژ ئەکا و سەلامیدا و ئەڕوان نەخێ غەڵەتە لەبەر ئەوەی فەرمایشی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم تعلیمی کەسێکەکە ئەفەرمێ ڕۆژێکیان دیارە کابراک دێتە مزگەفتێ نوێژێ دەکا دەفەرمێ کە نوێژێ ئەکا یەکسەر کە سەلامیدا و فەرمی اللهم اغفر لي وارحمني گوتی یا ڕەبی خوایە لێم خۆش بە و ڕەحم پێ بکە ئەڵێ دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی نوێژ خوێن پەلەت کرد فەرمووی ئەگەر دانیشی نوێژت کرد بزان ئەوە یعنی فێرکردنە تعلیمیە فەرمووی حەمد و سەنای خوای گەورە بکە لە هەمان سەڵاو لەسرم لێ بدە و لە هەمان دوایەکە فەرمێ دوعا بکە دەفەرمێ دوای کابرایش کات دەم هەمان شێوە فەرمێ نوێژی کرد و بەو شێوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی واتە حەمد و سەنای خوای گەورەی کرد و سەڵاو لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای فەرمووی ئەی نوێژ خوێن فەرمی دوعا بکە خوای گەورە دوعاکەت قبول دەکاتن زائیدی بە هەر شێوازێک مەسەلە ینی شێوازێکە لە شێوازەکانی ئەوەی کە ئینسان بزانی ئایا چۆن لەبەر خوای گەورە ئەپاڕێەوە ئیدی مەسەن ئەوە بڵین شێوازی کە زەمان باز مەسەیەک لەو فەقرانەی کە ئێستا مسلمانان زۆر تەکیدی لێ ئەەکەن و یان پرسیاری لێ ئەەکەن کە نسبەتە بە دوعا مامۆستایانی خەڵک زۆر پرسیار لە کاتی دوعا ئەکا ئایا مامۆستا ئێستا بۆ نمونە ئینسان لە ناو 24 سەعاتدا کە کاتی جیاوازمان هەیە هەندێک کات گەورەتر نییە مامۆستا ئەگەر جەنابەت باسی بکەی بەڵێ لە ڕووی کاتەوە مامۆستای بەڕێز طبعا بێگومان مثلا بۆ نمونە پێغمبەری پادە سەلام سەلامی خوێ باسی شەو ڕۆژی جومعان لەو دەکاتن دەفەرمێتن یاخود باسی ڕۆژی جومعەی دەکات لە فەرمودێشتە دەفەرمێ کاتێکی هەیە دوعای تێدا قبولە هەندێک لە عولەما فەرمێت دوای عەسرە کەواتە ئینسان دەبێ ئەو دەرفەتانە بە غەنیمەت بزانێت یەک لە پیاوسانگە دەفەرمێ یعنی کاتی عەسر یعنی وام لێ هاتووە کە ئەنە شەرم ئەکەم ئەوەندە لەبەر خوای گەورە بۆ پاڕێمە لەبەری کە دوعای تێدا قبول ئەبیتن ئەو کاتە بە غەنیمە بزانین بەڕاستی ئەو کات و ساتانی کە دوعای تێدا قبولە گریمان وەکو ئێستا مەثەلەن وەختی فتارکردنەوە دوعای تێدا قبولە پێشی ڕۆژکاندن بەڵێ دوعای تێدا قبولە لە فەرمودێشتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئینسانی بە ڕۆژوو هەتا ڕۆژەکەی فتار ئەکات و دوعای قبولە یعنی ئینسانی بە ڕۆژی ئێستا ئەوەی کە بە ڕۆژووە لە هەر شوێنێکە کە دوعایەکە دوعاکەی قبولە ئەوە لە هەمان کات هەندێک کات و ساتی تر هەیە مامۆستای بەڕێز مثلا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەوەی کردیا کە گریمان کە وەکو دەستنوێژ شوشت کە دەرگاکانی ئاسمان ئەبیتۆ ئینسان دوعایەکە ئەو کاتە مبارەکە و لە هەمان کاتیدا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی بینی بانگ و قامەتی کردیە دوعا ڕەتبوونی تێدانی ئەو کاتەش مبارەکە و لە هەمان کاتێک کە باران دەباریتن ئەفەرمێ ئەو کاتەش دوعای تێدا قبولە و لە هەمان کاتیشدا ئیدی ئەو کات و ساتانە یعنی ئینسان بە دەرفەت بزانی بە غەنیمەت بزانی لەوەی کە دوعای تێدا ئەنجام مامۆستا یعنی ئەو وەختانە کە دیاری کراینە کە ئینسان دوعای تێدا قبول ئەبی یعنی هەر دوعاش تێدا بکەی قبول ئەبی بەڵام یعنی تقریبا خەڵک زۆربەی تووشی هەڵەیەک ئەبی لەو بابەتە بۆ نمونە دەڵێ ئەمن لە جومعەی دوعایەکەم کرد خوای گەورە جوابی نەدایمەوە واتە زۆر پەلە ئەکا لە وەڵامی خوای گەورە لە ئەو دوعای مامۆستا یعنی ئایا باس کراوە کە ئینسان دوعاشی کرد لە هەمان کات دوعاکە جێبەجێ بیان پێویستی بە صبرێک هەیە بەڵێ مامۆستای بەڕێز طبعا لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە پێغەمبەری پادە صلی الله علیه و سلم دەفەرمێت ئینسان کە دوعایەکە دوعا قبول ئەبیتن کە خوای گەورە لە مەفادی ئەو ئاەتی کە ئودعونی ئەستەجیب لەکم کەواتە خوای گەورە ئەنگۆ دوعا بکەن خوای گەورە دوعاکاتان قبول ئەکاتن دەفەرمێتن